پشتی زنجیرێکە جڤینان و دەرباسبوونا نێزیکی 10 مەهان دەمانەهادا پرۆژەیە هەفبەشە ئالیین ئیسلامیین هەرێمێ کۆژیە گرت و کۆمەل و بزوتنەوەیە ئیسلامی پێک تێ دو قۆناغا داویدەیە و بریارە دو چەند ڕۆژێن داهاتی دەژی جارەکە دن بجڤن. ئەندامەکە یەکگرت و ژی دەستەیە بلندا کاری هەفبەشە ئالیین ئیسلامی دەبێژە. پەیرە و دانینە و دەمانەهادا استراتیجیا کاری هێزن ئیسلامی گفتوگۆ دکن بە ئەوایەکی کو هەموو ئالیان بگرە. ئەو پرۆژە ئەو کاتە دوای پەسەندکردن لە دیدارێکی فراوان دەبیتە کارنامەی ئێمە دەبیتە خەریتەی ئیشی مەنەخشە ڕێگای ئێمە لە سەرزە بۆ هەر حزب بۆ تەیاری ئیسلامی عام چکو ئەمە پرۆژێکی هەر حزبی نییە پرۆژێکی باسی حالەتی ئیسلامیە و پرۆژێکی نیشتیمانی و نەتەوەییش. پشتی ئامادەکردن و پەسەندکردنا پرۆژەیە بریارە ئالیین ئیسلامی دیدارێکی ڕێبخن بۆ وەرگرتنا نێرینên کەسایەتên ئیسلامی لە هەرێما کوردستانی دەربارەی ناڤەڕۆکا وێ پرۆژەیە. li gorî axaftinên wan hersî aliyên îslamî çend şêwaz بۆ karê hevbeş daraştina. Yekî ji wan jî beşdarîkirin di hilbijartinên Parlemana Kurdistanê bi yek lîsteya heya ku digihên asta yekgirtinê. بەڵام دەکرێت لە زۆر ڕوانگەوە لە ڕوانگەی بانگەواز و پرسەنەتەوەیەکان و پرسە یاسایەکان هاو هەڵوێز بینجا لە داهاتوشدا بگرە تا دەگاتە ئەوەی کە یەک فراکسیۆن بین و کاری هاوبەشمان لە زۆر ڕۆ لە نێواندا هەبیتن. چارەسەرکردنا قەیرانە سیاسیە هەرێمێ و ئەکتیڤکردنا پەرلەمانە کوردستانی بەشێک ji xalên پرۆژەیە ئالیین ئیسلامیە. Ji bilî pirzgirêkên navxweyî yên herêmê di projeyê de behsa pirzgirêkên di navbera herêm û hikûmeta navend û pirsa Kurd li perçeyên dinyên Kurdistanê û pirsa serbixwebûnê tê kirin. وەڕاوێژ و گفتوگۆی چڕ و پڕ هەیە بە مەبەستی گەیشتنە ڕێکەوتنێکی کۆتایی لەسەر پرۆژەیەکی هاوبەشی سیاسی و یەکێک لە کارە گرنگەکانی ئەو پرۆژەیەش بریتی دەبێت لە کارکردن بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و دام و دەستگای یاساییەکانی هەرێمی کوردستان و ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان کە ماوەیەکی زۆرە بەڕاستی بوویتە گرفت و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئالیین ئیسلامی di Parlemana Kurdistanê de xwediyê 17 kursiyana û di dema borî de jî tucarî wekû niha ji hevdû nêzik nebûne. Herwiha di heya maborî de jî kesên yekemê yên wan hêzên îslamî çend caran bi havra civiyane.